سڵاتان لێبێ بەڕێزان کۆمەڵێک لە چالاکوان و ڕۆژنامەنووس و کەسایەتیەکانی شاری سلێمانی ئەمڕۆ لە بەردەم دادگای سلێمانی کۆبوونەتەوە دەربارەی ئازادی ڕادەربڕین و ئەو بڕیار و ئەو بڕیارانی کە لە دادگای هەولێر بەسەر بەشێک لە گیراوانی بادینانە دراوە ناڕزایەتی خۆیان دەرەبڕن لەگەڵ ما بن بەشێکی لەوان وەرەگرم بزانم لەسەر ئەو بڕیارانەوە تا چەند تەداخلی حیزبی ئەکرێت لەسەر بڕیارەکانی دادگا تا چەند فشاری سیاسیە لەسەر ئەو دادوەرانەی کە حکمی ئەو گیراوانە دەن و هەروەها ئاستی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان لە چ ئاستێکایە لەگەڵ یان قسەکەم ێوەش بینەر بن بزانم وەڵامیان چییە و دەربارەی گیراوانی بادینا چیمان پێڵێن فەرموو. کۆبوونەوەی ئێوە چالاکوانان ئەمڕۆ لە بەردەم دادگای سلێمانی چی بوو؟ ئەوەی کە من لە سۆشیال میدیا بەرچاوم کەوت کۆمەڵێ خەڵکی ئەو شارە یان ئەو وڵاتە کە هەست بە لێپەرساوێتیەکەن بەرامبەر بە هەر ئازارێکە هاوڵاتیەک لە هەلایەک بیچێژێ کۆبوونەتەوە بۆ پشتیوانیکردن لەو گەنجانە لەو چالاکوان و ڕۆژنامەنووسانەی بادینان کە لەسەر جیاوازی بیرروڕا گیراون بۆ گەیاندنی دەنگی کەسوکاریان و دەنگی و زیندانیانە بە هەموو هاوڵاتیان و بە ڕێگای هۆکانی ڕاگەیاندن بە دنیای دەرەوە بۆ ئەوەی کە دادگایەکی عادلانە بکرێن و ئازاد بکرێن چونکە ئەوەی دەرکەوتووە ئەو دادگایی کە بڕیاری زیندانی کردنیایەوە سیاتر سیاسیە وەک لەوەی دادگایەک بێ بە جۆرەی یاسا حکمی بەسەرادا پێتان وایە ئەو دادگایی کە حکمی داوە بەسەریان لەژێر فشارەت ئەو حکومانە دراوە بەسەر ئەو چالاکوانانە ئەوەندەی دەرەکەوێ و ئەوەندەی من بەرچاوم کۆتەوە خوێندومەتەوە ئەو تاوانانەی کە دراوە پاڵیانشی زۆر بچووکە و زیاتر پەیوەندی بە هەڵوێستەکانیانەوەی کە نواندویانە دژی داگیرکاری تورکیا بۆ موچەی خەڵک کە دواکەوتەوە یان نەدراوە بە درێژایی ساڵانی ڕابردوو بۆیە من قەنەعاتێکم لا دروست بۆ لای خۆم کە ئەو بڕیارەی کە دراوە نائادلانەیە و پێویستە پیاچوونەوەی پیا بکرێت. جەنابتان پێت وایە ئازادی ڕادەربڕین لە چ ئاستێکە بە شێوازێکی گشتی لە هەرێمی کوردستان؟ ڕەنگە بڵێم ئازادی ڕادەربڕین لە چاو هەندێک لە وڵاتانی ناوچەکە بۆ نمونە لە ئێران لە سووریا ینی خراپ نەبێت تا ڕادەیەک بەڵام لە ئاستی تەموحی خەڵکانیە چونکە ئێمە ئێمە کە ڕژێمی بەحسمان دیوە خەونمانەوە بوو بە کۆتایی هێنانی ئەو ڕژێمێک یان بارودۆخێ بێتە کایە کە لە ئەوروپا بچێ نەک لە وڵاتانی شەرقیان لە ڕژێمی پێشوو ناڵێم وەسایلی ڕاگەیاندن زۆرە ئەوە تەلەڤیزیۆنی بۆ نمونە ئێوە کە تەلەڤیزیۆنێکە لە خانەی ئۆپۆزیسیۆنە هەیە و کارەکەن بەڵام دیسانەوە تەموح و ویسی ئازادی خوازان بە شێوەیەکە کە ئێمە لە ئەوروپا بچین نە لە ئاسیا نە لە ئەفریقا. وەڵا ئەمان زمانەیە کە زیندانکانی بادینان ئازاد بکرێن بەڕاستی شێوانین بە ناقەکی زۆرەوە کە سوڵ ناوە بەسەریە و گۆهدا زێباری شکەمانی لە خواردن گرتووە وایە مافی مرۆڤ بێتە سەر دەنگ لەسەر کەیس و ئەم کەیسانێکەوە ئەم بەرتەسکردنەوەی ئازادیە کە لە هەرێمی کوردستان ڕۆیە بەڕاستی بۆی ئیتر ئەما بێ بنبەر بکرێ بەڕاستی ترمە حکومەتداری وان ناوێ بەڕاستی. ئەو کۆزانین ئەو بڕیارانە کە دەچۆ لە ڕێگەی دادگاوە پێتان وایە ئەو دادگانە لەژێر کاریگەری سیاسی ئەو بڕیارانەیان پێدراوە؟ بەڵێ دادگاکەمان هەموو حیزبیە بەڕاستی ینی هیچ دادگاکی سەر بەخۆمان نییە سامان شتێکمان لێ بخەومە لێرە مەسەڵەن پەنا بۆ شوێ بۆ دادگا هەمووی پشتی دەسەڵاتدارێک پشتی هاوڵاتیی مەدەنی ناگرێت بەڕاستی. پێتان وایە ئازادی ڕادەربڕین بە شێوازێکی گشتی لە چ ئاستێک؟ لە ئاستێکی زۆر خراپە بەڕاستی ئێستا ئێمە زەمانی ئەومان نییە کە ئێستا بچینەوە ماڵەوە بەڕاستی چونکە وڵاتێکە بێ حکوومەتیە بێ هەموو شتێکە بەڕاستی حیزب یاسا و نێکتیا پارێزدەونە لە هەرێمی کوردستان. پێت وایە چالاکوان ڕۆژنامەنووس ئەوانەی کە دەرەکەون ژیانیان لە مەترسیان؟ بەڵێ بەدڵنیاییەوە ینی ئێستا خۆی جوگرافی سلێمانی واڵکەوتووە هەموو شتێکی زۆر قوبوڵ نییە بەڕاستی یەکێن هەم ئازادی هیچ لایەنێک و هیچ حیزابێکی سیاسی نییە بەسەر مەڵێ ئەمە ئازادی ئەوانە کە ئێمە هاتن سەر شەقامەتوان قسەکەین ئەمە جوگرافی سلێمانی خۆی واڵکەوتووە هەر لە کۆنەوە
ئێمە هەر زۆردانیمان قبولنەوە بەڕاستی. باشە پێت وایە و ئازادی ڕادەربڕینەی کە وەکو باسەکرێت لە سلێمانی هەیە لە هەولێر لە دووەک لەو شوێنانی دیکە جیاوازی بەڵێ بە دڵنیاییەوە یعنی ئێرە تۆزێ باشتر بوو لە هەولێر ڕاستی ئەبێ حەسەنە من فەرقان نابین لە بینی هەولێر و سلێمانیە هەمومان کوردین و حیزبەکانی هیچ فەرقان نیە بەلای منەوە چونکە هەمویان بەڕاستی زۆردارن. ڕاستەکەی ئەمە کۆبوونەوەی کۆمەڵێک کەسایەتی کۆمەڵێک ڕۆشنبیر کۆمەڵێک ڕێکخرا و کۆمەڵێک چالاکوان و ڕۆژنامەنووسە سەبارەت بە دووبارە حکومدانەوەی ئەو هاوڕێیانەمان لە بادینان شێروانی و هاوڕێکانی ئێمە ئەمڕۆ داواکەین لە دادگای تەمیز کە ئەو هەنگاوی کەماوە کە دوا هەنگاوە بۆ ڕزگارکردنی ئەم کەسانە بۆ ئازادکردنیان بۆ ئەوەی کە جارێکی دیکە بە سیستەم حکم نەدرێنەوە داواکەین لە دادگای پێداچوونەوە کە بە چاوێکی ئینسافەوە سێری پەڕاوەکە بکەن و حکمێکی یاسایی دروست بن سەبارەت بە و دەستگیرکراوانە. پێت وایە ئەو حکومانەی کە دراون دادوەرەکان دادگاکان لەژێر کاریگەری سیاسیە و ینی بڕێرانیانداوە حکومانیانداوە ئەزانی چی شاراوانیە لە هیچ کەسێک کە دادگاکان لە هەرێمی کوردستان وەک هەر سێکتەرێکی تر دەسەڵاتی دادوەری و دادگاکانیش لەژێر فشار و لەژێر هەژمونی حیزبدان حیزبەکانن کە ئەتوانن ڕۆڵیان هەبێت ناو دادگاکانە دەست وەرنە کاروباری دادگاکان جا لە داوایەکی زۆر ئاساییەوە هەتاوەکو داوای زۆر گەورە و زۆر هەستیار من نازانم بەڕاستەوە خۆیان ناڕاستەوە خۆ لەم دادگایە لەم دادگاییکردن و لەم دۆسەیە تەدەخل هەبوو بێ بەڵام بە دڵنیایەوە هەمومان نەزانین کە فشار و کە هەژمونی حیزبەکان بە تایبەتی هەردوو حیزبی دەسەڵاتدارێکی و پارتی هەرێکیان لە زۆنی خۆیانە و بە هەردووکیان لەسەر دادگای ئەو پرۆسی دادگاییکردنەی کە دەگوزارێت لە هەرێمی کوردستان بەڵێ ئەژمون و فشار هەیە لە حیزبەکان لەسەر دادگا. جەناب یاساناسی ئەو حکومانەی دراون تا چەند لەگەڵ ئەو یاسایانەیە کە بەرکارە لە هەرێمی کوردستان یەکە گرێتەوە هەڵبەتە ئەمە تەفاسیلێکی یاساییە و بۆ چوونی جیاوازی لەسرە ڕەنگە ئەو دادوەرە بە ڕێزانی ئەو بڕیاریان دابێت پێیان وابێت لەگەڵ ئەو یاسایە گونجاوە من وەکو یاساناسێک یان کەسێکی تر یان هەر دادوەرێکی تر لە دادگاکانی کوردستان پێی وابێت کەوە پێچەوانەی یاسایە بۆ خۆی پرۆسی دادگاییکردن و دادوەریکردن بە مێژوو هەر ئەم اختیلاف و ئەم ڕاجیاوازی تیا بۆیە کۆمەڵێک پرۆسیس کۆمەڵێک خۆناغ هەیە بۆ دادگاییکردنی کەسێک تا گەیشتن بە بڕیاری بنبەست. تا پرسیارم ئازادی ڕادەبڕین بە شێوازی گشتی لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکە؟ پێم خۆشە ینی ئەو پرسیارە چونکە من لە ڕێکخراوی دیچاردی سنتەری پەرەبێدانی دیموکراسی و مافی مرۆڤ بەڕێوەبەری پرۆژەیەک بووم ساڵی ڕابردوو بۆ پاراستن و بەرگریکردن ڕۆژنامەنووسان و کەسانی کە لەسەر ڕای ئازاد ڕوبەڕووی سەرپێچی ڕوبەڕووی مزایقات و سەرپێشێلکاری ڕوبەڕووی کەی سیاسایی دەبنەوە من بۆ خۆم بەڕێوەبەری پرۆژەکە بووم لە کۆتاییدا راپۆرتێکمان ئامادەکرد بەپێی هەموو داتانی کە لە بەردەستمانە بوو پاڵپشت بە راپۆرتی ڕێکخراوانی و دەوڵەتەکان و ناوخۆیەکان بەڕاستی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان لە مەترسیدا ڕۆژ بە ڕۆژی لە مەترسی زیاتردایە. ئێوە کوچالەکوانان ئامانجی کۆبوونەوەی ئەمڕۆتان لە بەردەم دادگای سلێمانی چی؟ سڵاو لە ئێوە لە بینەران ئێمە ئەمڕۆ لە بەردەم دادگای سلێمانی کۆبووینەوە بەداخەوە نێنێڵە لە بەردەم دادگا گردن بوونەوە کەمان ئەنجام بدەین بۆ فشار خستنە سەر دادگایە بۆ فشار خستنە سەر دادوەرانە کە لە کەیسی شێروانی دادێکی زۆر هەیە بە دادپەروەرانە 4 ساڵ زیندانی بۆ بڕاوەتەوە داواکارین لە دادگا داواکارین لە دادوەران لە سیستەمی دادوەری لە هەرێمی کوردستانە پێداچوونەوە بە کەیسی شێروانی و گوهدار زێباری و هاوڕێکانیدا بکرێت و ئازاد بکرێن ئەمە دادپەروەرانەیە 4 ساڵ زیندان بە ناحەق بەسەریاندا سەپێنراوە لێرەدا بۆ فشارخستنە سەر دادگا و دادوەران و ئەو دادگایانە با لە ژێر دەسەڵاتی حیزب دەربچێت و سەروەری خۆیان بۆ بگێڕێتەوە بۆ ئەو کۆبوونەتەوە بە شێوازێکی گشتی پێت وایە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکە؟ والله خۆی دوولایانی هەیە بۆ بەشێک بەڵێ ئازادی ڕادەربڕین هەیە ئەوش دەسەڵات و حیزب و ئەوی سەر بە حیزبە ئەو کەسانی لە ڕۆژنامەنووسانی سەر بە دەسەڵات و حیزبن بەشێکیان بەڵێ ئەوان ئازادیان هەیە ئەو ئازادیە بۆ چییە ئەوان ناتوانن بە ئازادانە دەنگی خەڵک بگەێنن ڕای خەڵک بگەێنن شتا ڕوونە شاراوەکان بگەێنن ئەم بەشەکەی ترشی جەمسەرەکەی تر ئەوەیە خەڵکی چالاکەوان و ڕۆژنامەنووسان کە دەنگی خەڵکە گەێنن کە شتە شاراوەکان بە دەرەخەن ئەوانە بۆ
بۆ ئەوان نییە بۆ ئەوان ڕێگریەکرێەوە چۆن ئەمڕۆ لە بەردەم دادگای سلێمانی ڕێگەیانەدا لە بەردەم دادگا گرتبوونەوەکە بکەین هاوتینەتە خوارەوە لە خواروی دادگا لە ناڕەزایەتێکەمان دەرەبڕین بەڵێ ئەم لەم دۆخەدا لە نەوەیە کۆتاکو لە ساڵی 1990 کۆتاکو ئێستاکە ئاستی ڕادەربەڕین لە هەرێمی کوردستان لەلایەن حیزبەکانەوە پێشەل دەکرێت و ڕێگە نادەن دەنگی خۆمان بگەێنن و ڕێگە نادەن ڕۆژنامە نووسان و چالاکەوان ئەو پەیامی هەیەە بیگەێنن وەک بینیمان لە ساڵانی ڕابرد و سۆرانی مام محەممەد تیرۆر کرا سەردەش عوسمان کاوە گەرمانی و ویدات حسێن و لە دوای ئەوانیش کۆمەڵێک ڕۆژنامە نووسی چالاکەوان دادگای کران یاسایان لە دژان بەکارهێنا یاسایان قۆڕ کردە بە خۆیان دەسەڵاتی حیزبەکان ئەوەش دیارە چی حیزبێکە لە هەولێر و سلێمانی کە حکمڕانیەکەن ئەوان ڕێگە نادەن خەڵک بە ئازادی ڕادەربڕین ڕای خۆ دەربڕێت و ئەو ئەگە ئازادی ڕادەربڕین هەبێت و ئاسایی بە خەڵک دەنگی خۆی بگەێنێت تیرۆر نابێت وەک بینیمان تیرۆر هەیە زیندانی هەیە ئەو کاتە ئازادی ڕادەربڕین لە ژێر پرسیاردا. فاتم سڵاوت لێبێ ئەمڕۆ هۆکاری کۆبوونەوەی چالاکوانانە ئێوە لێرە هۆکاری چی بوو و ئاماژتان چی؟ ئاماژمان ئەوە بوو بەداخەوە هەر هەموو مەنازانی 4 ساڵێتر بە نەحەق سزادانی شێروانی بوو هەم دووبارە بە نەحەق کەیسێکتری گۆدار زێباری بوو و ئەم چالاکیەمان بۆ سەرجەم گیرەوانی بادینان بوو هەرچی گیرەوەکی سیاسیە کە بە نەحەق لە ناو زیندانە. پێت وایە ئەو بڕیارانی کە دادگا و حاکمەکان داوێنە لەژێر کاریگەری سیاسی و فشاری سیاسی و حکومانیاندا بەتاکیت هەر هەمووشمان ئەزانین هەر لە سەرەتای دەستگیرکردنی گیرەوانی بادینان هەمووی دەسوەردانی سیاسی تیا بوو حتا دادگاکاندا حتا ڕۆژی سزادانی گیرەوانی بادینان هەمووی دادگاکە خۆی سیاسی بوو نەک یاسایی بوو بەداخەوە هەرممان ئازانین کە شێروانی ئەبی ئێستا ئازاد کرابەیە بەڵام دووبارە بە نەحەق کەیسەکەیتیان بۆ کردەوە و کە کەیسەکەی لەوە هەر بە ئیفراج ینی ئازاد ئەبوو یان بە غڕامەیەکی شتێکی زۆر بەسیط ئەو مادەکەی هەر شمولی ئەوەی نەکرد کە حکمیش بدرێتن ئەبینین بەڵام ئەمانە ئایانەوێ لە زیندان بهێڵنەوە بەڕاستی نانەوێ ئازاد بکرێن و هەر بە بەهانەیەک و بە بیانوێک هەر جارێکی ئایانەوەی کەیسەکەتر لەسەر گیرەوانی بادینان تایبەتی شێروان و گۆدار دایبنێن و لە زیندان بهێڵنەوە. پێت وایە دادگاکانی هەرێمی کوردستان لەژێر فشارە ئەو بڕیارانە ئازاد نین؟ بەتاکیت دادگاکان سەربەخۆنین و دەسوەردان ئێکجار حیزبی و کەسی تایە بەڕاستی ئێشمە هەر هەموومان ئازانی کابینەی نوێیان بە مەسرور بارزانی کە هەر خۆدی دەستپێکردنی دەستگیرکردنی هەموو گیرەوانی بادینان پێش ئەوەی دادگا کەیسەکە یەکلایی بکاتەوە ئەوە بڕیاری دەگوتی ئەمانە هەموو جاسوسن سێخۆرن ئەمانە تیرۆریستن ئەمانە هەوڵیاندایە نازانم کۆنسۆڵخانە ئەمانە بتاقینەوە هەر هەمووشمان ئازانین ئەمانە هەمووی سیناریویە هەر خودی خۆیان بوون هەمووشیان دوور بوون لە ڕاستی شێوازێکی گشتی ئازادی ڕادەربڕین چۆنە بینی لە هەرێمی کوردستان؟ بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ لە ئاستێکی هەرێ خراپدایە تایبەتی لە کابینەی نوێمدا لە هەموو بوارەکاندا ئازادی ڕادەربڕین کەوتە ژێر مەترسیەکی ئێمە ڕێکخراوەکانی جیهانی هەمووشیان ئەزانە پێکە بێ لەوەی کۆنسۆڵخانە ئەمانە و مافی مرۆڤی ناودەوڵەتی ئەمانە هەموویان ئەزانە پێکە هەرێمی کوردستان جایەکی مەترسیدارترین شوێنە بۆ ئازادی ڕادەربڕین. ئێمە ئامانجێم کۆبوونەوە دیارە پشتیوانیکردنی ئەو گیرا و ئازادی خوازانەی بادینانەوە هەر کەسێکی کە بکە بە ناڕەوا دەستگیر ئەکرێ یاخود مامەڵەیەکی نایاسانین لەگەڵاکرێ بەدەل لە ڕێکارە یاساکان بەدەل لەو مەفانەی کە لە یاسادا هاتووە مامەڵەی لەگەڵاکرێ یاسا چەنە ئەرکەکانمان لەسەر شان دروست ئەکا لە بەرامبەریشدا مافمانەدا ناکرێت تۆمەتبارێک یاخود دەستگیرکراوێک سزاکان بەسەر یا جێبەجێ بێ ئەرکەکانی بەسەرا جێبەجێ بکرێت لە هەمان کاتە مافەکانی لێ بەسەندرێتەوە ئەمڕۆ بۆ پشتیوانیکردنی ئەو دەستگیرکرا و ئازادی خوازانەیە کە بەداخەوە مامەڵەیەکی نایاساییان لەگەڵا دەکرێت ئەمام کەیسە بە تەواتی بە کەیسێکی سیاسی کراوە بەحث و کەیسێکە بەداخەوە لە دەرەوەی یاسا مامەڵی لەگەڵاکرێت لەگەڵان دەسەڵاتی سیاسیەوە لە ڕووی سیاسی و فشار لەسەر دادوەرەکان هەبوو بۆ حکومانە من پێم وایە ئەوەی کە یاساکان پێمانەڵێ ئەو مامەڵە دڕەق و توندانە نییە کە لە یاساکاندا هەیە یاساکان هەر دڵڕەقی و توندیتیانە شەفەقەتیشی تایە مافیشی تایە عەجیب ئەو مافانە نادرێ بەو تۆمەتبارانە بەڵام ئەرکەکانی سزاکانیان بەسەرا جێبەجێکرێ ئەمە گومانی دروست کردووە لای خەڵکی و لای خۆشیان و لای پارێزەرەکانیان و لای ئازادی خوازانیش بەداخەوە وەک گوتمان وەک دەڵێ کەمترین مافیان نییە زۆرترین سزا و ئەرکیشیان لەسەرا. جەناب دیاسەناسی ئەو
بڕیار و حکومانەی دراون تا چەند لەگەڵ یاسا بەرگارەکان لە هەرێمی کوردستان یەکە من وەکو یاساییەکە گەر ئەوم ئەو یاسانە زۆر سزای قورسن بەسەریانە جێبەجێکراوە هیچ چۆنەڵەی بەزەیەکی تیانە زۆر دڕقانەی تایە دەکرا زۆر لەوە کەمتر ئەگەر تاوانیشیان کردبێ لەو فەرەزن ئەگە تاوانیشیان کردووە کە ئەرکی دادگاکەمزان دەکرا زۆر وەک ئەڵێ بەبەزەیانتر مامەڵیان لەگەڵا بکرا بە چاوانەوە بۆ نمونە کەسێک مافی ئەوەی هەیە بە کەفالەت ئازاد کرێ مادەکەی مافی ئەوەی ئەداتێ مادە یاسایەکەی مافی بەڵام کاتێک تۆ بە کەفالەت ئازادی دانکەی یاخود یاسا ڕێگەی ئەدا وەخفی چۆن ئەڵێ ئیفراز شەرتی بۆ بکرێ کاتێک تۆ ئیفراز شەرتی بۆ ناکەی بۆ خەڵکێکی ئاسایی بۆ هەموو خەڵکێکی ئەکەی بۆ خەڵکیەک کە لەوانەیە تاوانی گەورەشی کردبێ ئیفراز شەرتی بۆ ئەکەی بەڵام کاتێک کەسێک لەسەر ئازادی و بیدۆڕای ئازاد و لەسەر چۆنەڵەی ڕخنە لە سەڵاتی سیاسی دەستگیر دەکرێت تۆ ئەم مافانەی لێ ئەسەنیتەوانێ و هەر مافێک کە لە یاسا هاتبێ بۆی زەوتی دەکەی لێی لە هەمان کاتا سزاکانیش بە توندی جێبەجێەکەی بەسەریا ئەمە بە تەواوەتی گومانە خاتە سەر هەموو پرۆسەکە بەداخەوە بۆیە ئەوترێت دەسەڵاتی سیاسی لە پشتێتی و فشاری سیاسی هەیە. سڵاوتان لێبێ جەنابتان و چالەکوانێک ئامانجی کۆبوونەوەی ئەمڕۆتان لێرە چی بوو ئایا پێتان وایە ئەو بڕیارانەی ئەو حکومانی دراون بەسەر چالەکوانانە لە ژێر فشاری سیاسی ئەو بڕیارانە دراون؟ بێگومان کۆبوونەوەی ئەمڕۆمان دژ بەو نادات پەروەریەک هەیە لە کوردستانە و بە تایبەتی دادگاکان کە دادگاکان بە داخیکی زۆرەوە زۆربەی ناڵێم هەموو زۆربەی دادوەران بوون بە حیزبی وەکاری حیزبیەکەن و مەوزوعی ئەمانەی بادینان سیاست زیاتر هیچی تر نییە و حکمی ئەوان حکمێکی سیاسیە نەک حکمێکی تر و هیچ بە قەنەعەتی ئێمە ئەوان هیچ تاوانێکیان نییە و بێتاوان بوون و تەنها بۆ ئەوەی کە ڕخنیان هەبووە وە قسەکردنیان هەبووە بەرامبەر بەدەسەڵات لێری دیعایەکیان کردووە گوایە لە ناو کوردستان ئێستا گروپ هەیە دژ بە پارتی دژ بە یەکێتی شتیوان نییە هیچ گروپێک نییە کە بە تایبەتی دروست بوو بێت دژ بە پارتی یا بە دژ بە یەکێتی یا دژ بە ئیسلامیەکان یا دژ بە حیزبی شیوعی سۆسیالیستەکان ئەوە حیزبەکان خۆیانن لە ناو یەکتریان ڕێناکەون و مزایدەیەکەن ئەوە حیزبەکان خۆیانن بە تایبەتی پارتی و یەکێتی کە چوونەتە جێگەی قەزەی کوردی وەخوایان خستوتە جێگەی قەزەی کوردی و ئەمەیە مەوزوعەکە هەر کەسێک ڕخنە بگرێت کە بە تایبەتی بزانن ئەو کەسە دەنگی هەیە لە ناو خەڵکە بیانوویکی بۆ دروستەکەن وێن بە محکەمە و بە جەنابی حاکمەڵێن حکمی بەوەیش حکمیان لەو دوای لەژێر فشاری سیاسی فشاری سیاسی لە سەد لەژێر فشاری سیاسیایە ئەو برادرانی بادینان هەمویان و ئەوانەی سلێمانی هەر کەسێک کە حکمەوێ زۆربەی هەرە زۆری ئەتوانم بڵێم لە 95 لەژێر فشاری سیاسیایە و مەسەلەکە سیاسەتە نەکی شتێکی تر. بە شێوازێکی گشتی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستانە چۆنە؟ ئازادی ڕادەربڕین بداخەوە نییە کە خەڵک باسەکەوە نیە تۆ قسەیەکەی قسەکردن هیچ نییە ئازادی ڕادەربڕین ئەوەیە کە خەڵک بتوانێت زۆر بە ڕاستە و خۆ بتوانێت کار لە بوارە سیاسیەکە بکات و ڕخنە بگرێت و قسەی بخوات و جۆی لێ بگیرێت ئەمانە جۆ ناگرن لە هیچ کەسێک وەوە تا کوردستانیان هێناوەتە سەر لێواری داڕوخان و لەگەڵەوە شاکە هێناوێنێتە سەر لێواری داڕوخان ئەندامانی پارتی و یەکێتی و زۆرێک لەوە حیزبانی کە دەستیان هەبووە لەم داڕوخان و دەستیان هەیە لەم بارودۆخە خراپە کە لە دوانێن و کە چنە سەر تەلەڤیزیۆنەکان قسەیەکەن وا قسەیەکەن کەەوە خەڵکە چەساوە قوڕبەسەرەکە و گەلی کوردستانی چەساوەیە کە خەتایەتی نەخەتایی ئێمە. تەوان من نایڵێم چەند ساڵە لەمەوە پێش حاکم شێڵەتی لە بەردەمیم دادگایە کۆنگرێکی ڕۆژنامە نووسی کرد و دەستی لە کار کێشایەوە وتی محکەمە بوو بە محکەمەی حیزب بێگومان بەڕاستی کە محکەمەش محکەمەی حیزب بێەوە نەتایجەکەیەتی و ئەو کەیسانەی بادینان بەڕاستی یعنی دەستێوەردانی ئاشکرای حیزبە بۆ ئەوەی کە ئەو ڕۆژنامە نووسانە بەرنەبن و قەناعەتیشمانەیە هەموو ئەو کەیسانەیان بۆیان دروستەکرێ کەیسی بوختاناوین و ئەمانە ئەوانن کە ڕخنەیان گرتووە لەم دەسەڵاتە بەڕاستی ئەم دەسەڵاتێکە کە لەژێر پەردەی دیموکراسیەتێکی شکلیە دیکتاتۆرێکی حەقیقین کە ڕێگەنایەن خەڵک ڕخنیان لێ بگرێ کە خەڵک ڕخنیان لێگرێ توندیەکەن لە سزن و هەموو فشارێکیانە خەنە سەر خۆ دانەزانن ئێستا ویستمان لە
باخچەیەکە کە 1 کیلۆمەتر دوورە لە محکەمەوە سەرۆکی محکەمە ڕێگەی نەیە لەوێ کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی بکرێت لەسەرەوە کەیسە ئەمە ئەگەر محکەمەی حیزبی نەبێ سەرۆکی محکەمە علاقەی چییە بەسەرەوەی دادگا لەوێ دەریکرد بەڵێ سەرۆک پۆلیسەکە وتی سەرۆکی دادگا ڕێگەنایە تامان ئەگەر سەرۆکی دادگا سەرۆکێکی سربەخۆ بێت من پێم وایە ئەبوایە بەهاتایە لەگەڵ ئێمە بواە لێرە نەک ڕێگەنایەک کە لەسەر کەیسێکی تاوانبارکردنی بوختاناوی بۆ خەڵکێکی بێتاوان کە لەسەر مافی گشتی ڕەخنەی گرتووە کە لەسەر مافی خەڵک ڕەخنەی گرتووە لە سجن تونکراوە ئەبواە ئێستا بەربوونایە کەسی شاری سیاسیان لەسەردا بەڵێ بە ئاشکرا محکەمە بووە بە محکەمەی حیزب لە کوردستانە کۆتایی پێهاتووە پێشتر باشتر بوو لە ئێستا بە تەواوەتی محکەمە بووە بە محکەمەی حیزب و لە ژێر چێفی حیزبایە بە تاچیت ئەجنا من پێم وایە ئەگەر محکەمە مستەقیل بواە قەناعەتم نەبوو هیچ ڕۆژنامەنووسێ بگیرە ئێستا بینین ئەو دەسەڵاتی کە لە زۆنی زەرد هەیە باوەڕی بە ئەو بڕیارانە نییە کە دادگاکانی سلێمانی دەریەکەنەوە بە هەمان شێوە دەسەڵاتی سلێمانیش باوەڕی بە ئەو بڕیارانە کە لە دادگاکانی هەولێر و دۆکەوە دەرەکرێن ئەمە نیشانەی چییە کە دروست ئەمە لە دوای شەڕی ناوخۆوە حکومت جیابۆتەوە ئێستا بە شکلی حکومەتەیە ئەجنا حکومەتی زۆنی زەرد و حکومەتی زۆنی سەوز دوو حکومەتی جیاوازی تەواو جیاوازن و هیچیان پەیوەندیان بە یەکترەوە نییە بە شێوەیەکی شکلی نەبێت ئەم سەرپۆشەیان ناوە بەسەرا بۆی بە وڵاتانی یەکلیمی و لەو دەوڵەتی بڵێن یەک حکومەتمانەیە ئەجنا ئەسڵ وەساسی نیە و یەک حکومەت نییە و دوو ئاسایشەیە دوو پۆلیسەیە هەموو دەستگاکان لە حکومەتە دوو دەستگان و دەستگایەکیان لە زۆنی سەوزە دەستگایەکیان لە زۆنی زەردە و خەڵکێک لێرە یعنی ئەبێ بگیرێ ڕاکە لە زۆنی زەرد خۆی شارێتەوە لەوێ عینە شت یا لێرە خۆی شارێتەوە لەبەرەوە بەتاچید یعنی محکەمەش عینە شتە محکەمەی ئەوێ جیاوازە لە محکەمە ئێرە هیچیان پەیوەندیان بە یەکتریەوە نییە بەڕاستی سڵاوتان لێ بێ جەنابتان وەکو سەرپرسیاری ئەم چالاکیە ئامانجی کۆبوونەوەی ئەمڕۆتان چی بوو و پێت وایە ئەو بڕیارانە و حکومانی دراون بەسەر چالاکوانان لەژێر فشاری سیاسیە دادوەرەکان و حکومانیاندا من سەرپرسیانی بەڕاستی من وەکو هاوڕێکم لەو هاوڕیانی ترکە ڕێکیان قسم بوو ماوەی 2 مانگە خەریکین خەڵکی چالاکوانی تیا ڕۆشنبیری تیا ڕۆژنامەنووسی تایە هەسمان بە مەخاتری ئەو دۆخەکەت هەسمان بۆ مترسیانەکە کە لەسەرم دۆخێ وتمانە بێ ئێستێ بکەین هەڵوێستێ بکەین ئەوان وەکو مووقیفێکی ئەخلاقی شتێ بکەین کە تا ڕادەیە بەلایانی کەمانەیە لەم حەدا بوەستێ ئەگەر بۆمان بوەستێنرێەوە لەوە خراپتر نەبێ بەدڵنیاوانێ هەموو ئەو دادگاییکردانەی کە لە ماوەی 2-3 ساڵیشە بەرامبەر چالاکوانان ڕۆژنامەنووسان ئەکرێت هەر هەمویان بەڕاستی مەبەستی سیاسی لە پشتەوەیە سیاست دەزۆرە داتە ناو دادگاکان جێگەی داخە دادگاکانیش بە حکومیەوەی زۆرێک لە دادۆرەکان بە سیفەتی حیزبی دانراون مەعلەسەف ناتوانن بەر لەوە بگرن ئەجنا بەدڵنیاوانێ دادگایکردنی شێروانی دادگایکردنی گۆهدار دادگایکردنی هەموو ئەو کەسانی تر کە حکم دران و هەنێکیان تاوایان کرد و هەنێکیان ئازاد کران نزیکی زیاتر لە 70 کەس بوو هەر هەمویان بەڕاستی گیرانێکی سیاسی گیرانە لەسەر بیرۆڕای جیاواز گیران لەسەر بیرۆڕای سیاسی جیاواز ئێمە قەنەعەتمان وایە ئیتر وەختیەوە هاتووە کە کۆمەلگای کوردی و هێزە سیاسیەکانی و ئەو هێزە بەقووەت و دەستبژێرانی کە ناو کۆمەلگا هەن ستۆپێ بکەن بەم دۆخە چونکە ئەو دۆخە بەرەو مەترسیدارەڕوا ڕۆژانێ هەبوو خۆمان قوربانی دەستی ئازادی بووین ئێستا دەسەڵاتدارانی کورد کۆمەلگاکەی خۆیە کاتە قوربانی لەبەرەو حەقێ ئێستێکی بکەین و بوەستین و ئیشی داهاتووشمانەوێ بەدڵنیامانێت چونکە ئەو تەجاوزاتانی کراوە لەسەر ئازادی ڕۆژنامەگەری مافی مرۆڤ ئازادی ڕێکخراو بوون سەروەری یاسا هەر هەمویان تەجاوزاتی خەتی سوورن وەکو فشاری سیاسیە لەسەر دادوەرەکان و محکەمەیەوە بەدڵنیایەوە ژنا من بۆ نمونەی هێنمانە شێروانیە چێکە لە ڕۆژنامەنووسەکانم ئیشی کردووە لەگەڵ ڕۆژنامەی ئاوێنە و بەمانای کەلیمە ڕۆژنامەنووسە کۆمەڵێ لەو برادانی تر هەمویان وان و حتا ئەگەر چالاکوانیش بن خۆ کابران نەچەکی هەڵگرتووە لێت نە هیچ داوای مەتاڵیبیش خۆی کردو بۆ نمونە دوێنێ مامۆسایەکی وانە بێش بۆ هەموو قوربانیەوە ئەچێتە بەردەم ئەنجومەنی وەزیران داوای مافی خۆیەکە کە پارەیەکی زۆر کەم هەمویان ئەنێرێن بۆ لادێ و ناحەکان کە هیچ بەشی ناکە تۆ ئەیانگریت و چەند سەعاتی حیزیانەکەی ئەوە چه قیمەتی بۆ ئینسانی کوردێڵێتەوە چه هێزێک چه حکومەتێک چه هاوڵاتی ئەتوانێت قەنەعەت کاکەم
سیستەمە سیستەمێکی نیشتیمانیە و مافی وڵاتیانە پارێز لە کەناڵەکانی دەسەڵاتەوە زۆر باسی ئازادی ڕادەربڕینەکرێەوە هەرێمی کوردستان بە نمونە هێنرێتەوە لە ناوچەیە پێت وایە ئازادی ڕادەربڕین لە ئاستێکی باشایە لە هەرێمی نا بە دنیا تەجاوزاتی زۆر گەورە هەیە و ئێمە لە بەردەمەوە چرخانین و ئەو راپۆرتە با راپۆرتە لێکۆڵەکانی جوازە بێنێ ئەو راپۆرتە نێودەوڵەتیانە هەمویان ڕێکخراوی معتەبەر ئەو راپۆرتانە دەرەکەن و لەسەر بنەمای مادی کە حقایقی مەلموسە دەریەکەن ئێمە لە پاشەکشێکی زۆر بەرچاوین بە تایبەتی لە سەردەمی حکومەم کابینەیە ئەمە بۆ مانایانە کابینەکانی پێشوش باش بوو بەڵام کابینەیە بە لێشاوی کات من دڵنیام نەگەرم ساتە وەختی کە باسی کاکشیروانەوەمانەکەین زۆر لە مێژە دادگاکانی کوردستان بە تایبەتی لە ژێر فشاری حیزبەکانان ئەمە بڕاوەتەوە شتێک نییە کە ئێمە ئێستا بێڵێن بێگومان هی ماف و ئازادیەکانی خەڵک وردە بەرەو تەسک بوونەوەی لەم وڵاتەیە بەگشتی و لە هەموو لایەکەوە دیقەدەین ئەم وردە ئەم شێوازە حکومکردن و حکومڕانیە لە هەموو بوارەکانە وردە فەشەلەکانی خراپەکانی خراپ بەکارێنانەکانی دەسەڵات وردە دەرەکەوێت بێگومان دادگاکانیش بەدەر نییە لەم جۆرە فشار و لەم جۆرە خراپ بەکارێنانەی دەسەڵات لە ناو هەموو کونجێکی ئەم وڵاتەیە حیزبەکان دەسەڵات بۆ ئەوێ فشار لە دادگاکان کە ئامانجی چیە لەم هەموو حیزبێک بە تایبەتی ئەم جۆرە حیزبانەی ئێمە کە بڵین بەڕ و کەش بانگەشەی دیموکراتیە دەکەن و لە ڕاستیە ئێمە نزیکەی وا 30 ساڵە بەس حکمی دوو بنەماڵە بینین یعنی دوو خێزانە بینین لە باوکەوە بۆ کوڕ و ڕەنگە بۆ هۆچەکانی تریش ئەمە پێی ناوترێ هیچ جۆرە دیموکراسی ئەگەمە جۆرێکە لەو دیموکراسی کە هەموو تۆشتەکانە بەدەستەوە گرتووە و دوایی دەنگانێک دروستەکەی هەڵبژارنێت دەروستەکەی کە هەمووی لە ژێر ڕکێفی خۆتایە وەکو هەڵبژارنەکانی زمانی سەدامەوەە لە زمانی سەدامە هەمیشە لە سانەوە و لە سانەوە سەدام دەنگێنە ئەمە ژەر بۆ شێ بێگومان کە لەو شێوازە بێگومان ئەمە پەروەرداگرێتەوە ئەمە تەندروستیەگرێتەوە ئەمە دادگاگرێتەوە باتە قەزا ئەگرێتەوە هەموو شێوازەکان ئەیانی هەموو شوێنەکان بخەن لە ژێر شێفی خۆیانەوە بەڵام باسی ئازادی ڕادەربڕین نەکرێت لە هەرێمی کوردستان و کەناڵەکانی دەسەڵات دوا پیشانێدەن کە ئازادێکی باش هەیە لە هەرێمی کوردستانە پێت وایە لە هەرێمی کوردستان ئازادی ڕادەربڕین لە چه ئاستێک من پێم وابێ ئەگەر لە سەرەتای ئینتیفازەوە سەیری متابعەوە بکەین کە ئازادی ڕادەربڕین بەرەو چۆر ڕۆشتەوە من پێم وابێ بەرەو هەڵکشان نەڕۆشتووە وردە کەمە بێتەوە بە تایبەتی لەو کاتانەی کە بالفعل تۆ ئەبی بە تەهدید بوو ئەم جۆرە دەسەڵاتە یاخود شتێگەڵی کە بە تەواوەتی دەسەڵاتەکانە خاتە ژێر پرسیارەوە ئەژین ڕەنگە بۆ هەنگە ماف و ئەمانەی دەربڕینی وکە لە هەموو نظامە دیکتاتۆریەکان و تۆتالیتەرەکان ئەمەیان هەیە دایما مەساحەیەکیان هەیە بۆی هەنگی ڕادەربڕێ بەس لە شتە ئاساسیەکانە بە تایبەتی لەمانەیە بێگومان جێگەت زیندانە بێ یاخود سەرکوتکردنە بێت ئایا بەڕاستی ئەو دادوەرانی کە حکومەجەن و لە دادگاکانی هەرێمی کوردستانە هیچەکەن فشاری سیاسیان لەسرە من خۆم 11 جەلسە لە دانیشتنی چالاکوانانی بادینان بووم لە دادگای تاوانەکانی هەولێر و گوێبیستی وتەی داواکار و داواکاری گشتی و وەڵامی تۆمەتباران و تەنانەت شاهیدەکانیش بووم ئەم کەیسا 100% کەیسێکی سیاسیە ئامانج لێی بەرتەسەکردنەوە و سنوودارکردنی ئازادی ڕادەربڕینە ئامانج ناردنی پەیامە کە هەر کەسێک ڕوبەڕووی ئەم دەسەڵاتە ببێتەوانێ چارەنووسی وەکو شێروانی و گوتاز زێباری و هاوڵەکانیە بێ بۆیە لە هەرێمی کوردستان نەک لە ئێستاوە لە یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە تاوەکو ئەمڕۆ نەیاسا سەروەر بووە و نەدادگاکان سەربەخۆ بوون و هەمیشە دەسەڵات دەستوەردانی کردووە لە کاروباری دادگاکان بەداخەوە ینی دەسەڵاتدارانی ئێستا هەمان ئەزمموی حیزبی بەعسی دوێنێ دووبارە ئەکەنەوانێکە حیزبی بەعز دادگاکانی بەکارهێنا بۆ سزادان و ئیعدامکردن و گرتنی ئازادی خوازان ئەمڕۆ هەمان شت ممارەساکرێتەوانێ بەڵام بە بەرجێکی کوردی و بە فۆرمێکی کوردیەوانێ ئەمەش هەمەمان پێڵێ لە ڕاستیەکە ئەم ئیجراعاتە نایاسانە سومعە و ناوبانجی هەرێمی خستۆتە بەردەم مەترسیەکی گەورەوانێ لە بەرچاوی دنیا و دەرەوەش وە لە لایەکی تریشەوانێ ئەم ئیجراعاتە ناقانونیانە سوود بە دەسەڵاتداران ناگەێنێ بەڵکو لە مەرجی حەقیقی نزیکیان نەکاتەوە ئێستا بینین هەندێک لەو کەسانین کە بڕیارێکیان لە دادگای و لێر بڕارێکی بەسەپێنرێ دێتە سلێمانی یاخود لە سلێمانی کەسێک کە بڕیارێکی بەسەر ئاسپێنرێت ئەچێتە هەولێر بۆچی دادگاکان ینی خودی دادگاکانی زۆنی زەرد و سەوز باوەڕیان بە حکومەکانی یەکتر نییە
لە کاتێک هەردووکیان هەر دادگان و دادوەر بەڵێ ئەوە گەورەترین حاڵەت لەم وەڵامی ئەم پرسیاری جەناب لەوەیە ڕەنگ ئەداتەوانێ هەتا ئێمە دوو زۆنمان هەبێ هەتا حکوومەتێکی یەکگرتووی کوردستانمان نەبێ هەتا ئەم دوو حیزبەی دەسەڵات دادگا و سامانی گشتی بۆ مانەوەی خۆیان بەکاردێنن ئەم حاڵەتانە ئەم سیناریوانە دووبارە بنەوە هەر خودی راپۆرتەکانی مەکتەب سیاسی هەردوو لە فراکسیۆنەکانیان راپۆرتەکانی دەستگای دژە تیرۆریان مەکتەبی ڕاگەاندنیان مەکتەبی سیاسیان لە 3 ساڵی ڕابردوو هەڵسەنگێنە بۆ دەرەکەوێت کە هەردووچیان یەکتر تۆمەتبارەکەن کە دادگاکان بەکارێنن قسەی هەردوو لاش ڕاستە چونکە دەسەڵات لە هەرێمی کوردستانە بەڕاستی شەرعێتی خۆی لە ساختەکاری هەڵبژاردن و لە سەپاندنی هێزی چەکدار وەرەگرێ ئەگینا شەرعێتی جەماوەریان لە دەستداوە بخۆتەزان ئەم دەسەڵاتی ئێستا نوێنەرایەتی لە 120 خەڵکی کوردستانیش ناکە بەرەزانەوەی کە بینیتان ڕای چالەکوان و ئەو کەسایەتیانە بوون کە هاتبوون بەردەم دادگای سلێمانی وەکو باسییانە کرد بەڕاستی دادگاکانی هەرێمی کوردستان لەژێر فشاری سیاسیا کۆمەڵێک بڕیاری زۆر سەخت بەسەر چالەکوانانە ئەسەپێنن کە نمونی حاضر ئەو چالەکوانانەی بادینان کە کۆمەڵێک بڕیاری سەخت و کۆمەڵی حکومی زۆر سەختیان بەسەر سەپێنراوە کە وەکو چالەکوانەکان باسی دەکەن شایانی ئەو هەموو دڵڕەخێر نین و باسی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانیانە کرد کە تا چەند لە ڕووی ئاستی ئازادی ڕادەربڕین پاشەکشەی کردووە و داواکار بوون دادوەرەکان نەکەونە ژێر فشاری سیاسی حیزبەکانەوە بتوان لە ڕووی یاسایی و مامەڵێکی دروست بکەن و بەداخەوە کە ئێستا بینی لە هەرێمی کوردستانە دادگاکان لە ژێر فشاری سیاسیا کۆمەڵی بڕیاری قورسەدەن کە تیایدا وردە وردە پاشەکشە لە ئەو ئازادی ڕادەربڕینە ئەکرێت کە وەکووتیان لە سەردەمی حزبی بەعسەوە خەڵک هەوڵی بۆدا بەڵام ئێستا دەبینین بەداخەوە لە ژێر فشاری حیزبەکانە دادگاکان بڕیاری قورس بەسەر چالەکوان ئەو کەسانی کە ڕەخنەیان لێگرن بڕیاری قورسیان بەسەر ئاسەپێنن بەنامەم جارم پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورتان ئەسپێرم خواتان لەگەڵ